لە حەقە تاگەسەری دەقە یاسایەکان بکەین مامەڵەکردنیان زۆر تونتە بەرامبەر ئەو کەسانی کە تجارەتەکەن بە مادەی مخەدەراتەوە وە سەبەبن بۆ ئەوی خەڵکێکی ئەجگار زۆر لە ناوچەکە تووشی بەکارهێنەری مادەی مخەدەرات ببێ. بەڵام واقعەن ئەم توندیەی قانونەکە نەبووەتە سەبەبێک بۆ کەمکردنەوەی تجارەتکردن و بەکارهێنەری مادەی مخەدەر. ئەمەش بۆ کۆمەڵە گەسپا بەگەڕێتەوە لەو سەبەبانە کە تەنها یاسا بەس نییە بۆ ئەوی کە بنبڕی بابەتی بەکارهێنەر و تجارەتکردن بە مادەی مخەدەراتەوە بکرێ، بەڵکو مادەی مخەدەر مەترسی هەمەلایەنەی هەیە بۆیە پێویستە بە ئالێتی هەمەلایەنە بەرەنگاری ببینەوە. ڕاستە یاساکان زەڕورن، بەڵام لە هەمان کاتیشا هۆشیارکردنەوە و دەستگا ئەمنیەکان توندکردنەوەی دەستگا ئەمنیەکان و ئەو مینبەرانی کە قسە بۆ خەڵکەکەن پێویستە بە هەمویانەوە خەڵکی هۆشیار بکەنەوە لەوەی کە مادەی مخەدەر مەترسێکی ئەجگار زۆری هەیە، نەک لەسەر ئاسی عێراق و ئێران و دەوڵەتانی ناوچەکە، بەڵکو لەسەر ئاسی نێودەوڵەتی ئێستا بە یەکێک لە مشکلە هەرە گرنگەکاندا دێت. هەردوو زانکۆی هەڵەبجە و زانکۆی سنە و زانکۆی ئازادی هەوڵە دەین یەکەم بزانین ئالێتی بەرەنگاربوونەوەی ئەم تاوانی مادەی مخەدەراتە لە هەردوو یاساکە چۆنە، واتە هەم لە یاسای ئێرانی و هەم لە یاسای عێراقیە. دواتر خاڵی ئیجابی هەردوو یاساکە دیاری بکەین و خاڵی سلبی یاساکان بخەینە ڕوو بۆی بتوانین یاساکان پێش بکەین بە ئاسیەکە لە ئاسی مەترسی تجارەتکردن بێ بە مادەی مخەدەراتەوە. لە هەمان کاتیش ئەمانەوێ هەرچەنە لە یاساکانم جیاوازیە کراوە، بەڵام ئەمانەوێ ئەو کەسانی کە بەکارهێنەرن جاری بکەینەوە لەو کەسانی کە فرۆشیارن یا تجارەت بە مادەی مخەدەراتەوەکەین. ئالێتەکان زۆر تون بکەین بۆ ئەوانەی کە تجارەتەکەن و ئالێتەکان بەرەو ئیسلاحکردنی ئەو کەسانە بنین کە بەکارهێنەری مادەی مخەدەراتن.